وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. چۆن دەتوانین خۆمان لە مەترسی هەوا و ئارەزوەکان بپارێزین؟ ئەم بابەتە یەکێکە لە گەورەترین گرفتەکانی مرۆڤی ئەم ڕۆژگارە. لە بوارە جۆرە و جۆرەکانی ژیان داین و زۆربەمان کەوتووینەتە ژێر پەستانی فشارەکانی لاویەتیەوە. هەوا و ئارەزوەکان هەستە باڵاکانمانی خستوەتە ژێر کاریگەری خۆیەوە. ئیدی لەمڕۆدا نوێنەرایەتیکردنی حەقیقەتە مەزنەکان بە جۆرێک کە پێغەمبەری خوا دەیەوێت زۆر سەخت دەردەکەوێت. بەڵام ئەوەندەش هەیە ڕووبەڕووبوونەوەی هێرشەکانی نەفس و شەیتان لە سەنگەرێکی ترسناکی لەم جۆرەدا سوود و قازانجی تایبەت بەخۆیشی هەن. بەڵێ هەلومەرجەکان چەند سەخت بن پاداشتەکەیشی هێندە گەورەیە. ئەو شتەی حەزرەتی حەمزەی کرد بە سەرداری شەهیدان و شێری خوا سەختی ئەو جەنگە نەبوو کە تێیکەوتبوو. ئەوە تا دەیوت دوژمن زۆرترن بەڵام ئێمەش ئیمانمان هەیە. پاشان گیان فیدایانە بەرەو ڕیزەکانی پێشەوە هێرشی دەبرد و باچی بەمردن نەبوو. ئەمەش ئامرازێکی گرنگی وەها بوو کە بەرەو ئەو مەقام و پلە باڵایە بەرزیان کردەوە. لە سەردەمی هاوڵانیشدا هەمان ئەو گوناهانە هەبوون کە ئێستا ئێمە بێزار دەکەن. ژنان بەڕووتی بە دەوری کەعبەدا تەوافیان دەکرد. سووق و ڕخکاری و بەرتیل و شەراب و قومار ڕۆحی کۆمەڵگای کرمێ کردبوو. ئەوان بە تەواوەتی پشتیان لەم ژیانە کرد و ئیسلامیان هەڵبژارد. لە کاتێکدا ئەوان لەو ڕووەوە کە مرۆڤ بوون هەڵگری هەست و ئارەزوش بوون ئەوان وێڕای ئەمە هەڵیان بژارد. مەگەر هەر ئەم پشت هەڵکردنە نەبوو لە هەوا و ئارەزوەکان کە ئەوانی دەکرد بە هەرە مەزنەکان. ئەوەی کە ئەوان لە سەردەمێکی وادا پشتیان لە گەژ ناشرینیەکان کرد و ژیانێکی ڕووناک و بێگەردیان هەڵبژارد و سەرەڕای سەرجەم مەترسیەکان شوێنی پێغەمبەر کەوتن. فەزیلەتی گەورەی دەستخستن و لە سایەی ئەم فەزیلەتانەشدا چەشنی ئەستێرەکانی ئاسمان بوون بە ڕۆشنایی و ڕابەر بۆ ئەوانەی دوای خۆیان. لە ڕۆژگاری ئێمەشدا ئەم جۆرە مەترسی و کارە ساتانە هەن. ئەوە تا لە سەرەتای ئەم چرخەدا و لە کۆڕێکی نورانیدا بە نوێنەری ئەم سەردەمە دەوترێت پیاوی چرخی کارەسات و مەترسیەکان. خۆ ئەگەر ڕۆژێک پێغەمبەری خوا بانگ لەوانە بکات کە لە پشتی ئەم پیاوەوە ڕیزیان بەستووە دەفەرمێت وەرن ئەینەوەکانی چرخی کارەسات و مەترسیەکان. چونکە ئەگەر لە هەموو دنیادا کوچە و بازار و ژیانی کۆمەڵایەتی و بازرگانی و ژیانی خێزان و تاک و کۆمەلگا و ئەو دام و دەستگایانەی کە ئەمانە بە پێوە ڕادەگرن دانە بەدانە هەڵبسەنجێنرێن و بوویسترێت بڕیارێکیان لەبارەوە بدرێت تا کە شتێک کە دەتوانرێت بوترێت ئەمەیە پەرێشان و مایەی بەزەیی. بۆ هەر کوێیەک بچن ناتوانن ڕێگری بکەن لەوەی لە کەو پەڵەی گوناهتان بەرنەکەوێت. مەحاڵە لە لایەکی ژیانی کۆمەلگەوە بۆ لایەکی دیکە بڕۆن بێ ئەوەی ڕۆحتان چەند جارێک هەڵنەتوتێت و ژیانی دڵیشتان نەلەرزێت. ئەمڕۆ بەسەربردنی ژیانێکی مسلمانانە وەکو ڕۆیشتن وایە بەسەر زەمینێکی ئاگریندا یان تێپەڕین بە دەریای کێم و زوخا و خوێندا. ئێمە منداڵی چرخێکی پڕ لە کارەسات و مەترسی لەم جۆرەین. هەوا و ئارەزوو و نەفسانیەت و جیسمانیەتی پەنهانی ناو ماهیەتمان وەکو دوو پشک کلچیان بەرز کردوێتەوە و هەوڵی پێوەدانمان دەدەن. نەفس و هەوا و ئارەزوو هەستە شەهوانیەکانمان هەمیشە لەو ژینگەیەوە خۆراک وەردەگرێت و گەشتر و قەڵەوتر دەبێت کە تێیدا لەدایک بووە و گەورە بووە. هەموو ساتێک دەگونجێت ئەم دوو پشکە پێمانەوە بدات. سەرەڕای قبولکردنی هەموو ئەمانە دیسانیش حاڵەتی خۆمان بەپێی دەستوری دەستی ماندوو لەسەر سچی تێرە لێ دەکەینەوە و بەبیرکردنەوە لەوەی هەموو ئەم سەختی و ناڕەحەتیانە سوودی خۆشیان هەیە دڵی خۆمان دەدەینەوە و تەنانەت لە ڕوویەکی شەوە دڵخۆش دەبین. چونکە کاتێک بەسەر ئەم لەمپەرانەدا دەپەڕینەوە قازانجەکەشمان بە ئەندازەی سەختیەکەی زیاتر دەبێت. ئەگەر سەحابیەکان بە تێپەڕبوونیان بە هەلومەرجە نالەبارەکاندا بەرز بوو بێتنەوە گەیشتنی ئیماندارانی ئەم سەردەمەش بە بەختیاریەکی هاوشێوە لە دوای هەموو ئەو کارەسات و گرفتانەی کە بەسەریان دێت یەکێکە لەو دەرەنجامانەی
کە لە خوای گەورە چاوەڕێی دەکەین. لە ڕۆژگارێکی وەک ئەمڕۆدا کە تا ئەم ڕادەیە هەلومەرجەکانی گوناهکردن ئاسان بوون، بێگومان کۆمەڵێک هەڵە و تاوان هەن کە بە نەزانی تێیان دەکەوین، بەڵام ئەو شتەی دەکەوێتە سەرشانمان ئەوەیە کە جێگیر و دامەزراو بین لە جێنەهێشتنی دەرگانەی ڕەحمەتی خواییدا. لێرەدا ئەگەر مۆڵەت بفەرمون دەمەوێت ڕووداوێکتان بۆ بژێرمەوە کە دەبێتە دەربەڕی هەستەکانم. کاتێک منداڵ بووم سەجێکمان هەبوو کە هەرگیز دەرگاکەمانی جێنەدەهێشت. من زۆر سەرسام بووم بە وەفا و ڕازگۆییەکەی و یاریم لەگەڵ دەکرد و باوەشم پیادا دەکرد و زوو خۆراکم پێدەدا. لێرەدا نامەوێت مشتومڕی لایەنی لەشساقی و تەندروستی بابەتەکە بکەم، تەنها دەمەوێت هەستی خۆمتان بۆ بەیان بکەم. ئەم یادگاریەی منداڵیم زۆر جار دێتەوە بیر، هەروەها کاتێک دەست لە خوای گەورە پان دەکەمەوە ئەو ڕووداوم بیر دەکەوێتەوە و ئومێد پەیدا دەکەم و دەڵێم پەروەردگارم، هەروەک چۆن تەنها لەبەر وەفا و ڕازگۆییەکەی ئەو سەگە کە من وەکو دۆستێک ڕەفتارم لەگەڵدا دەکرد، تۆش لەم سەگە خۆش بە کە دەرگای تۆ بەجێ ناهێڵێت و سەر بۆ هیچ کەسێکی تر نەبی ناکات. دەکرێت هەمان شت سەبارەت بە کەسێتی معنەویش بوترێت. ئەوە تا هەر یەک لە تاکە ئیماندارەکانی کەسێتیەکی معنەوی سەرڕای هەموو گوناه و هەڵخەلیسکانەکانی لە ڕێگەی خزمەتکردنی دین و ئیماندا ڕازگۆیانە لە چالاکی خێردا بەشداری دەکات. پشت بەخوا خوای میهرەبانیش لە بەرخاتری کەسێتیە معنەویەکە ئەوانیش لە دەرگای خۆی دەرناکات. ئێمەدان بە هەڵە و کەم و کورتیەکانمان دادەنین، بەڵام وەکو داخوازیەکی ڕەحمەتە بێپایانەکەیشی داوای لێ دەکەین لە ناتەواویەکانمان ببورێت. خۆی لە خۆیدا هەر ئەم پەشیمانیەیە کە لە ڕوێکەوە بەمانەی ئەو تەوبەیە دێت کە بریتیە لە پەشیمانی. خوای گەورەش ئەو تەوبانە قبول دەکات کە لە دڵەوە کراون و نایان جێڕێتە دواوە. ئەوەی کە تا ئێستا وتمان لە ڕوێکەوە وەکو وێناکردنی حاڵەتەکەوا بوو، هەنووکە با بچینە سەر کۆمەڵێک خاڵ کە پێویستە ڕەچاو بکرێن. یەکەم، لە زەمینەیەکی خلیسک و زیان بەخشی وەک ئەم ڕۆژگارەدا پێویستە بەو پەڕیوەریاییەوە هەنگاو بنین. لە چێڵگەیەکی مێنڕێژکرا و یان شاری دوژمنی سەرسەختدا چۆن دەڕۆین. دەبێت لە ڕۆیشتن بە ناو کوچە و بازاڕەکانی ئەم ڕۆژدا خاوەنی هەمان هەستیاری و بێداری بین. دووەم، دەبێت پێش چوونە دەرەوە سەر لە هەندێک ڕێگە چارەی کاریگەر بدەین کە هەستەکانمان خاوێن دەکەنەوە و کار لە دنیای ناوەوەمان دەکەن. ئەمە هەروەک دەکرێت خوێندنەوە یان گوێگرتن یان بینین بێت، دەشگونجێت محاسبەیەکی ناوەچی قوڵ بێت، نابێت بە بێگڕوتینێکی مێتافیزیکی لەم شێوەیە دەرپەڕینە دەرەوە. سێم، نابێت هەرگیز بەتەنها بمێنینەوە، دەبێت هاوڕێ و دۆستانێکی وامان هەبن کە مڕاقەبەی هەستەکانمان بکەن و دنیای ڕۆحمان بە پێوە ڕابگرن و چەندەش دەتوانین لەگەڵ ئەواندا بچینە دەرەوە. چوارەم، کاتێک دەچینە دەرەوە و دێینەوە یان لە جێگەیەکدا دەمێنینەوە، هەتا دەست بدات پێویستە هەوڵ بدەین ئەو شت و کەرەستانە لەگەڵ خۆمان هەڵبگرین کە پەیوەندیان بە ژیانی ئێمەوە هەیە و ئاگادارمان دەکەنەوە وەکو فریشتەیەکی پارێزەر پارێزگاریمان لێ دەکەن. ئەم کەرەستانەی کە وەکو بربەست و پەردەیەکوان لە بەردەم گوناهەکاندا دەبن بە هۆکاری مڕاقەبەی ناوەچی. کەسێکیش کە خاوەنی چاودێری ناوەچیە بە دەگمەن دەکەوێتە گوناهەوە. پێنجەم، پێویستە هەرکە کەوتینە ناو گوناه یان هەڵەیەکەوە خێرا پەشیمان ببینەوە و تەوبە بکەین، چونکە ئەو جێگایی کە گوناه کەمترین ماوەتیەیدا بمێنێتەوە دڵی ئیماندارە، لەوێدا هەڵەکان شتانێکی کاتین و وەکو ئەو هەورانەوە هەن کە دەکەونە نێوان ئێمە و خۆرەوە. دەبێت گوناهەکانی یەکسەر تێپەڕن، بە ئەندازەی دواکەوتنی تەوبە ڕۆح ڕەش هەڵدەگەڕێت، و لەو ماوەیەدا ڕێگاکانی گەیشتن بە گوناهی دیکە ئاسانتر دەبێت. لەبەر ئەوە بۆ ئەوەی ڕێگە بەمە نەدرێت، نابێت گوێ بە شکڵ و شێوە و چۆنیەتی و گەورەی و بچووکی گوناه بدرێت و مرۆڤ پێویستە خێرا بێتەوە هۆشی خۆی و پەنا بۆ ڕەحمەتی خوایی ببات. ڕۆژێکیان سەحابیەک وەک ئەوەی شێت بوو بێت بە پەلە دەچێتە خزمەتی پێغەمبەری خوا و دەڵێت: ئەی پێغەمبەری خوا تیا چووم. پاشان دەڵێت: لە کاتی تێپەڕیندا چاوم بە ئافرەتێک کەوت یان دەستم لە ئافرەتێکدا. لە بەرامبەر ناڵەی حەزینی ئەم دڵە شکاوەوە عەرش دەهەژێت و جێبریل دێت بەهاناوە و
ئەم ئاەتە دەگەیەنێت. وأقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات ذلك ذكرى للذاكرين. بەتایبەت هەستان بۆ ئەنجامدانی شەو نوێش کە بە نووری جیهانی بەرزەخدا دەنرێت لە کاتێکدا کە نووستن شیرینترین شتە و ڕاکردن بەرەو ئەنجامدانی مناجات لەگەڵ پەروەردگاردا دەبێت وەکو ئامرازێک لی بڕوانرێت کە بە زووترین کات هەڵە و گوناهەکان دەشواتەوە. پاڕانەوە و لاڵانەوەی دڵێکی لێوان لێو لە ترس و ئومێد لە نیوەی شەودا بێگومان لای خوای گەورە وەردەگیرێت. ئەوەندە بەسە کە ئیخلاس و دڵسۆزی لەم زار و نیازەدا هەبن لە هەر یەکێک لە کاتەکانی نوێژدا کە بە قۆناغ و مەنزڵێکدا دەنرێن وەستانی لارەملانە لە بەرامبەر ئەوەوە و ئەنجامدانی بەندایەتی بۆی هەڵە و وردەپەڵەکانی نێوان دوو نوێژەکە دەشۆنەوە. اینجا دەبێت بە پەرستشی سونەت و شەو نوێژەکانیش هەوڵی بەدەستێنانی ڕازیبوونی ئەو بدەین. بەڵێ لەلایەک حاڵمان پەرێشانە و هەموو لایەکمان بە تاوان تەنداوە، لەلایەکی دیکەشەوە کۆمەڵێک سوودیش دەوریان لێداوین کە دەتوانن ئەم حاڵە پەرێشانەمان بڕەوێننەوە. ئەم دیمەنەمان کە زۆر لەوەی سەحابیەکان دەچێت لە هەمان کاتدا دەبێت بە هەلی نزیکبوونەوەمان لەوان لە بەرامبەر ئەوەدا کە ئەوان لەسەر دەموچاویان هەستیان بە نەفسەکانی وەحی دەکرد. ئێمەش ئەگەر لە پێبەندی کات ڕزگارمان ببێت و هاوڕێ لەگەڵ ڕۆحێکی موحەممەدیدا پێگەی خۆمان بگرین گەرنتی ڕزگاربوونی خۆمان دەکەین. خوای گەورە لەم ئومێدەماندا بە هەڵەماندا نەبات. ئامین.